بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير جزئي عما قيشتنا سورة الغاشية كسورة مكية بستو شش آية دو بابة سركي تدان سورة كسرتاكي بشيء كمي باسي هندق لغدا ونارحتيكان قيامت وسرنجامي هر يكيك لبيباوران ولا إيمان داران ودواتر خواهي قبرا هر لسورة دا كومالك بلغة ونشان لسد صلاتي بسنوري خوي ولسد يكتاي تنياي خوي باز دكا كوتاي كشي بآموزگاري كردني إنسان كان كوتاي بيدينه. سەرەتای سوورەتەکەی بە پرسیارێک کە بۆ بە گەورە پیشاندان و هەروەها تەشویق و جوڵاندنی هەستی بەرامبەر بۆ ئەوەی کارەسات و ڕووداوەکەی بە گەورە بێتە پێشچاو خۆی گەورە پرسیار دەکات دەفەرمێ هەل ئەتاکە پێت گەیشتووە ئەی ئینسان یا ئەی محەممەد صلی الله عليه وسلم حەدیث الغاشیە. حەدیث یعنی بەسەرهات و ڕووداوی ڕۆژە داپۆشەرەکە کەمە بەستی پێی قیامەتە. غاشیە یەکێکە لە ناوەکانی قیامەت. بۆچی پێی دەوترێ غاشیە؟ لەبەرەوەی کارەساتەکانی ڕووداوەکانی هێندە سەختن، هەموو ئینسانەکان نابەتەنێ، بەڵکو هەرچی دروستکراو هەیە کارەساتەکان دەیگرێتەوە و ناڕەحاتی و ناخۆشیەکان کاریگەری لەسەر دروست دەکەن. وێ بە غاشیە ناونراوە. دەفەرمێ هەل ئەتاکە ئایا پێت گەیشتووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئینسان حەدیث بەسەرهات و ڕووداوەکانی غاشیە ڕۆژە داپۆشەرەکە کە ڕۆژی دواییە. خوا دەفەرمێت وجوه چەندان دم و چاو یەومەئیذین لەو ڕۆژەدا خاشعە. خاشعە یعنی شۆڕن، کزن، زەبونن، ڕیسوان، ئەو معناکانی ڕاستە. وجوهن چەندان ڕوخسار، چەندان دم و چاو لەو یەومەئیذین لەو ڕۆژەدا خاشعەن یعنی کزن، شۆڕن، زەبونن، زەلیلن یعنی توانای بەرزکردنەوە و بڵیندکردنیان نییە لە بەرامبەر خوای پەروەردگاردا. لەبەرچی؟ لە بەرامبەر ئەو کار و کردەوە خراپانەی کە لە دنیادا کردویانە، بیریان کەوتۆتەوە ڕووی سەر هەڵبڕین و سەربەرزکردنەوەیان نییە. وجوهن چەندان ڕوخسار، چەندان دم و چاو یعنی خاوەنی چەندان دم و چاو یا چەندان کەس لەو ڕۆژەدا سەریان کزە، سەریان شۆڕە، توانای سەر هەڵێران و سەربەرزکردنەوەیان نییە. چێن ئەو کەسانی کە لە قیامەتێدا سەریان کزە و سەریان شۆڕە؟ عامیلەتون ناسیبە، ئەوانەی کە عامیلەن، ئیشیان کردووە، هەوڵیان داوە، خۆیان ماندوو کردووە، بەڵام ناسیبە تەنها کە ماندووبوونیان بۆ ماوەتەوە. جا ئەوانە چێن؟ ئەوانە هەندێک لە عولەما دەفەرمون مەبەستی کافرەکانن، ئەوانەی کە لە دنیادا زۆر ماندوو دەبن. کافر لە ئینسانی ئیماندار تەوە زیاتر هەوڵ دەدا، چونکە ئەو بۆ دنیا دەژێ و هەموو ئامانجێکی ئەوەیە دنیاە بەدەست بێنێ. ئەو کەسانن لە دنیادا زۆر ماندوو دەبن، لە قیامەتش بەهۆی ئەوەی کە زیندوو کرانەوە کۆت و بەند دەکرێتە دەست و قاچ و ملیان و مەلائیکەتەکان لەسەر ڕووڕایان دەکێشن و پاڵیان پێوە دەنێن و ئەوجار لە ناو جەهەنەمیشدا بەردەوام لە شوێنێک نین ڕاوەستا بن، بەردەوام دێن و دەچن. جاری وا هەیە بەرزاییان بۆ دادەندرێت، ئەڵەن سەرکەون وەرنە خوارێ، دەرگای جەهەنەمیان بۆ دەکرێتەوە، وەرزانن دەتوانن بێنە دەرێ ڕادەکەن، دیسان لەسەریان دادەخرێتەوە. ئەوە تەفسیرێکیانە. دەفەرمون کەسە کافرەکانن کە لە دنیادا زۆر ماندوو بوون، زۆریان ئیش کردووە، لە قیامەتش تەنها ماندووبوونیان بۆ دەمێنێتەوە، تەنها ماندوو دەکرێت. هەندێکی کە دەفەرمون عامیلە ناسیبە ئەو کەسانن کە کردەوەیان کردووە بە حسابی خۆیان، کردەوەی چاک، بەڵام لەبەر ئەوەی مەرجەکانی قبوڵبوونی عملی ساڵحیان تێدانە بۆ خوا، کردەوەکانی لێ قبوڵ نەکردەوە. کەسی وا هەیە زۆر خۆماندوو دەکا،
و پێشی وایە عیبادەتی کردووە خواپەرستی کردووە بەڵام عیبادەتەکە یا بۆ خوای نەکردووە بۆی خوا لێی قبوڵ نەکردووە یعنی نیەتێکی دیکەی هەبووە یان ئەوەتە بەو شێوازە نەیکردووە کە خوا قبوڵیەتی چونکە مەرجی قبوڵبوونی هەموو عەمەلێکی هەموو کردارێک دووشتە نیەت بۆ خوابوون پاشان بە پێی شەرعی خوابوون بەو شێوازەی کە خوا ئەمری کردووە یا پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردووی وێ هەندێک لە عولەما دەفەرمون ئەو کەسانن کە بە حسابی خۆیان بۆ قیامەت زۆر خۆیان ماندوو کردووە بەڵام کە لە قیامەتێک کردەوەکانیان دەبینەوە هیچیان لێ قبوڵ نەبووە تەنها ماندووبوونیان بۆ ماوەتەوە جا ئەو واتە دەفەرمون کە ئیمامی عومەر چۆتە یەمەن پیاوێکی مەسیحی ڕیسپی بە تەمەنی دیوە کە لەو پیاوانەی کە ڕاهیب بووە لە ئەشکەوتدا ماوەتەوە بە مانگ و بە ساڵ بۆ خواپەرستی ئیمامی عومەر فەرمێسێ بە چاوی داهاتوونەتە خوارێک گریاوە یەکێک لی دەپرسێ ئەی ئیمام بۆ دەگری خۆ ئەوە موسڵمان نییە ئەوە مەسیحیە ئەوش دەفەرمێ بۆی ناگریم ئەو ئاەتەم بیرکەوتەوە عامیلە ناسیبە یعنی ئەو بە حسابی خۆی زۆر ئیشی کردووە ئیشەکانیشی بۆ قیامەتێک کردوون بەڵام لەبەرەوەی لەسەر دینێک بووە بە شێوازی عیبادەتی کردووە خوا لێی قبوڵ نەکردووە تەنها ماندووبوونی بۆ ماوەتەوە وێ عامیلە ئەو کەسانن ئیش دەکەن بەڵام تەنها ماندووبوونیان بۆ دەمێنێتەوە ئیش دەکەن بە حسابی خۆیان ئیشەکانیان چاکە بەڵام خوا لێی قبوڵ نەکردوون یا دەکرێ بڵێن ئەوانەی دنیاین بۆ دنیای خۆ ماندوو دەکەن ئیش دەکەن هەوڵ دەدەن بەڵام لە قیامەتش ناحەسێنەوە تەنها ماندوویەتی و زەحمەتیان توش دەبێت لەوێ بەعەکسی ئینسانی ئیماندار ئینسانی ئیماندار ماندووبوون و ناڕەحەتیەکانی تا ئەو کاتێ مەلەکول مەوت دەگاتەکنی لە سەرمەرگدا پێش ڕوح دەستکێشان یەکەم وشە کە مەلائیکەتەکە پێی دەڵێن فەڕەوحون یعنی وەرە ئیسراحەت کە وەرە پشوو بدە چونکە ئیماندار بەس لە قیامەتە ئیسراحەت دەکات بەس کافر لە دنیاشدا ئیشی کردووە لە قیامەتە شەرماندوویە عامیلە ئەوانەی کە ڕووی بەرزکردنەوە و سەرهەڵێنانیان نییە ئەو کەسانن ئیشیان کردووە لە دنیادا بەڵام تەنها ناسیبەن ماندووبوونیان بۆ ماوەتەوە جاخوا دەفەرمێت تەسلا هەڵدەدرێنە ناڕەن حامیە ئاگرێکی هەرە گەرم تەسلا هەڵدەدرێنە فڕێ دەدرێنە ناڕن ئاگرێک کە حامیە کە لە ئەو پەڕی گەرمیدایە هەر ئەوەندەشنا توسقا دەخۆنەوە پێیان دەخۆنەوە من عینین لە کانیاوێک کە ئانیە کە لە ئەو پەڕی گەرمی و کوڵیویدایە توسقا دەیخۆنەوە یا پێیان دەخۆنەوە من عینین لە کانیاوێک کە ئانیە کە گەرمیەکەی لە ئەو پەڕیدایە کوڵیویەکەی لە ئەو پەڕیدایە ئەوجار لەیسە لەهم طەعامون نییە بۆیان هیچ خواردنێک لە ناو جەهەنەم و لە ناو ئاگردا ئیلا من ضەریع تەنها داری ضەریع نەبێ کە دارێکی دڕکاوی ژەهراوی بەرتاڵە لە دنیادا هیچ گیاندارێک ناتوانێت بیخوا لە قیامەتێ خۆی گەورە لە ناو دۆزەخدا دەیڕوێنێ لە ناو دۆزەخدا لە ناو ئەو ئاگرێک گەرمەدا دەڕوێ دڕک و داڵ و طبعاً قەد و بەرەکەی بە ئاگریش ناسووتە هێندە سەخت و قایمە لەوێ کەسە کافرەکان لەبەرەوەی برسێتی تینیان بۆ دێنێ ناچارن بیخۆن ئەوجار خواردنەکەش بۆ ئەوەی نییە ئیسراحەتی پێ بکەن و پشووی پێ بدەن ئاەتەکەی دواتر لا یوسمین و نە بەهێزیان دەکا نە قەڵەویان دەکا وەلا یوغنی نە سوودیشیان پێدەگەێنێ من جوع بۆ برسێتی لابردنی برسێتی لەیسە لەهم طەعامون نییە بۆیان هیچ خواردنێک ئیلا من ضەریع تەنها داری ضەریع نەبێ کە دارێکی بەرێکی دڕکاوی ژەهراوی تاڵ و تفتە کە قوڕەیشیەکان کاتی خۆی پێیان گوتووە شەبرێق کە خراپترین جۆری خواردن بووە و هەروەها ژەهرێکی جیایەکی ژەهراوی بکوش بووە و لە ناو جەهەنەمێشدا یەکێکە لە خواردن و خۆراکە هەرە پیس و خراپەکان کە لە ناو جەهەنەمێدا لە شوێنێکە ئەمانە باسی زەقومی تێدایە وایە باسی ئەوەی کۆمەڵێک غستینی تێدایە بەڵام عولەما دەفەرمون ئاەتەکان دژی یەک نین لە ناو جەهەنەمێدا دەکرێت خواردنیان بۆ بگۆڕدرێ جارێک زەقوم بێ جارێک ئەو
ضەریعە بێ، جارێک غسلین کێم و زوخاوی جەهەنەمیەکان بێ، و دەشکرێت بەپێی جۆری تاوانی کەسەکان هەر یەکەیان جۆرە خواردنێک یا خواردنەوەیەکیان پێ بدرێت. گرنگ دەفەرمێ ئەو جۆرە کەسانە لەیسە لەهم نییە بۆیان هیچ خواردنێک ئیلا من ضەریع، تەنها داری دڕکاوی تاڵی ژەهراوی ضەریع نەبێ. لا یوسمین و قەڵەویان ناکە، قەڵەو یعنی هێز و توانایان پێ نابەخشێ، وەلا یغنی سوودیش ناگەێنێ، ڕزگاریشیان ناکە من جوعین لە برسێتی. ئەوە کۆمەڵەی یەکەم، خوا پەناماندا. کۆمەڵەی دووهەم، خوا دەفەرمێ وجوهون چەندان دەم و چاویش یەومەئیذین لەو ڕۆژەدا ناعیمەن، یعنی شوێنەواری خۆشی و خۆشحاڵیان بە دم و چاویانەوە دیارە، گەشن دەبریسقێن و دەبریقێنەوە، سپایەتی و ڕووناکی لە دم و چاویان ڕادەبیندرێ. وجوهون چەندان دم و چاو یەومەئیذین لەو ڕۆژەدا ناعیمە، ناعیمەن یعنی شوێنەواری نیعمەت و خۆشی و خۆشحاڵی و گەشی بە دم و چاویانەوە دەبیندرێ. وجوهون چەندان ڕوخسار چەندان دم و چاو یەومەئیذین لەو ڕۆژەدا ناعیمەن گەشن و گەشاوەیی و سپایەتی و شوێنەواری خۆشیەکان لە ڕوخساریانەوە دەبینی. چەند ئەو کەسانە؟ ئەو کەسانن لیسعیها لە کاروکردەوەکانی خۆیان ڕاضیە ڕازی، یعنی کاروکردەوەکانیان بە شێوازێک کردووە کاروکردەوەکانیان جێگای قبوڵی خوای پەروەردیگارن، کاروکردەوەکانیان هێندن بەهۆیەوە خوای گەورە لێخۆشبوونی خۆیانی بۆ دەربڕی بن، کاروکردەوەکانیان هێندن نامەی کردەوەکانیان پێ بەدەستی ڕاستەوە وەرگرت بێتەوە، یان چاکەکانیان لە خراپەکانیان زیاتر بووە گرنگ لە ئیمتیحان و لە تاقیکردنەوەکەی دەرچوون. ئەو کەسانن لیسعیها لەو کاروکردەوانەی کە لە دنیادا کردویانن لێی رازین بۆ چونکە ئەنجامێکی باش و نەتیجەیەکی چاکیان بەدەستهێناوە. جا خوا دەفەرمێت فی جەنەتین ئەو جۆرە کەسانە دەخرێنە باخانێک کە عالیە زۆر بەرز زۆر بڵیندن، کە معلومە بەهەشت هەر کەچوویە ناوی لە نزماییەوە بەرەو بەرزایی دەچی. ئەگەر تەنها لە وەکدەڵی لە قاتی یەکەم دابێ کەسێک وەکو ئەوی وایە لە زەوی ڕاچوو بێتە ئاسمان، ئەگەر خوای گەورە چاکەی لەگەڵ کردبی تۆزێک چوو بێ مەرتەبەی دووهەم و سێهەم و ئاخیرەم، بەبێ گومانی بەرزیەکەیان ئینسان ناتوانێت تەسەووریشی بکات. فی جەنەتین لە باخانێکدا کە عالی زۆر بەرز. ئەو جار نیعمەتێکی دیکە ئەوەی لا تەسمەعوو نابیستن فیها لەو باخانەدا لاغیە هیچ قسەیەکی پوچ و بێکەڵک و بێسوود. لەناو بەهەشتێدا هیچ کەس کات و بەتاڵایی و فەراغی نییە قسەی پێکەنی ناوی قسە بۆ کات کوشتن و کات بەڕێکردن جا لاغیە. ئەو قسانن کە ئینسان دەیکا بە حسابی خۆی بۆی لە دنیا کاتیان پێ بەڕێکە یا دڵی خۆی یا دڵی بەرامبەرەکەی خۆشکە. کەسەکە هێندە دڵی خۆشە پێویستی بۆی نییە نقطە و حەکایەتان بجێڕێتەوە، و هێندەش جێگا و شوێنی هەن وای گەورە هێندە شوێن و جێگای پێداون، دیای ئەوەی ناکەوێت بە بەتاڵی دانیشێ کاتی خۆی بەو شتانە بەڕێک. لا تەسمەعوو فیها نابیستن لەناو ئەو بەهەشتەدا لاغیە هیچ قسەیەکی پوچ، جا جنێوە قسەی سووکە غەیبەتە بوختانە هیچ بەدرۆ یەکتر بە درۆزانین و بە درۆخستنەوەیە هیچ کامێک لە قسە بێکەڵک و بێسوودەکانی تێدا نیە. ئەو جار فیها لەناو ئەو باخ و بەهەشتانەشدا هەن عەینون کانیاوی جاریە ڕۆیشتوو، کانیاوانێک کە ئاویان لەبەر دەڕوانەک تەڵان حەوس یان بەرمیل ئاوی تێکرابێ و وەستێنرابێ. فیها لەناویاندا هەیە عەینون جاریە سەرچاوەی ئاوی ڕۆیشتوو، سەرچاوەی ئاوانێک کە بەردەوام لەبەری دەڕوا و تەڵان هیچ کاتێک کۆتایی پێنایە. جا ئەوانە تەنوینیان لەسەرە، عولەما دەفەرمون ئەو تەنوینانە لیتەکثیرن، ناتوانی بڵێن نابێ بڵێن لە ناویدا کانیاوێک کە ئاوی لەبەر دەڕوا، نە لە باخەکاندا هەیە چەندان کانیاو کە هەمویان ئاوەکانیان لەبەر دەڕوا. ئەو جار هەر ئەوەندەنا فیها لەناو باخەکاندا هەن سوڕڕ مەرفوعە، سوڕڕ یعنی کورسی و قەنەفەی نەخشێندرا و جوان کراو کە مەرفوعەن بەرز دەکرێنەوە و بەرز دەبنەوە. هەر
ئیماندارەکە بیەوێ خاوەنەکەی بیەوێ لەسەری دانیشێ بۆی نزم دەبێت کە لەسەری دانیشت بەرز دەبێتەوە بە شێوەیە کە لەسەر قەنەفە و کورسیەکانی خۆیەوە دەتوانێت هەموو مڵک و دەسەڵاتی خۆی کە لە ناو بەهەشتێ پێی دراوە بیبینێ کە هەر ئیماندارێک لای کەمی لە بەهەشتێدا بەقەدەر دنیا و دە ئەوەندەی پێدەدرێت ئەگەر کۆتا کەس بێت چوو بێتە بەهەشتێ. اینجا یەک لە نیعمەتەکانی ئەوەیە ئەو کاتێک کە کەسەکە لەسەر کورسی و قەنەفەکەی خۆی پاڵ دەکەوێت بە پاڵدراوەی دەتوانێت لە یەک کاتیدا هەر هەمووی ببینێ هەر هەمووی چاو لێ بێ وێ دەفەرمێت فیها لەناو ئەو باخانەدا لەناو ئەو بەهەشتانەدا هەیە کۆمەڵێک سڕوڕ یعنی کورسی و قەنەفەیەک کە تەندراون نەخشێنراون بە دەزووی زێڕ و زی و گەوهەر و مرواری و بە ئەنواع شێوە جوان کراون. ئەو جار لەوەش نیعمەتتر ئەوەی مەرفوعە بۆی بەرز دەکرێنەوە بۆی بڵێن دەکرێن بەو ئەندازەی کە خۆی دەیەوێت یان تا ئەو کاتەی شوێنەکانی خۆی لەسەر ئەوێوە دەبینێ. ئەو جار و ئەکوابون و هەروەها لە ناو باخەکان لە تەنیشت کانیاوەکان ئەکواب کۆمەڵێک پەرداخ و سوڕاعی مەوضوع دانراون یعنی پڕ کراون و دانراون لە لێواری کانیاوەکان لە تەنیشتی کانیاوەکان کۆمەڵێک پەرداخ هەن کە پێویستیشیان بەوەی نییە بۆ خۆت بچی لە کانیاوەکەی ئاوی تێکەی کانیا و ئاوەکان تەنها بۆ سیرکردن و تەماشاکردن و خۆشی لێبینینن بۆشت پڕکراون و ئەکوابون چەندان پەرداخ و سوڕاعی دانراویشی لێن لەو شوێنانەی پێیدا دەڕۆی و هاتوچۆی پێ دەکەی یا لە قەراقی کانیا و ئاوەکە. پاشان دەفەرمێت وەنەمارق و مەصفوفە و هەروەها پشتی ڕیسکراو پشتی سەریننا ئەوەی لە سەرینی گەورەترن نەزان پێیان دەڵێن چیەوەی ئێرانی زۆرتر بەکاری دێنن پشتیە گەورەکان کە بە دیواریەوە هەڵدەندرێنەوە خەڵک پشتیان پێوە دەدا وەنەمارق چەندان پشتی ڕیسکراوی نەخشێنراوی جوانکراو کە ئەو جار وەزەرابی و هەروەها فەرش و ڕاخەری مەبثوث نەخشێنرا و قەژەنگ و جوان وەزەرابی و مەبثوث زەرابی یعنی فەرش ڕاخەری مەبثوثە نەخشێنرا و جوانکرا و قەشەنگ و سەرنجڕاکێش. ئەوەش ئەنجامی ئەو کەسانەی کە لە قیامەتدا کار و کردەوەکانیان بەشی ئەوەندەی کردووە کە بوو بێتە جێگای ڕەزامەندی خۆیان و خۆی گەورە لێی قبوڵ کردوون خوا بەنسیمان کرد. کۆتایی سوورەتەکە خۆی گەورە خیتاب و ڕوو لە ئینسانە بێ باوەڕەکان دەکاتەوە ئەوانەی کە ئینکاری قیامەت و زیندووبوونەوە دەکەن یا ئیش بۆ قیامەت و بۆ دوا ڕۆژیان ناکەن. خوا دەفەرمێ ئەفەلا یەنظوڕونە ئەو بۆچی ناڕوانن سەیر ناکەن ور نابنەوە ئیلە الئیبل لە وشتر کەیفە خولیقەت کە چۆن دروست کراوە. یەک لە ئاژەڵە سەرنجڕاکێشەکان کە تایبەتمەندی زۆر و تایبەتی تێدایە بریتیە لە وشتر و هەروەها عەرەبەکانیش لە هەموو شتێک زیاتر بەسەر پشتی وشترەوە بووە بەردەوام ژیانیان لەسەر وشتر و لەگەڵ وشتردا بووە. بۆیە خوای گەورە یەکەم شت کە سرنجی ئینسانەکانی بۆ ڕادەکێشێ بریتیە لە وشتر کە وشترێکی زەبەلاحی گەورە خوای گەورە وای لێ کردووە وای مسەخەر کردووە خەڵکەکە دەیان شیریان لێ دەخوارد و هەروەها سواری پشتی دەبوون گۆشتیان دەخوارد بار و قورساییەکانیان بەو بیابانە وشکانەدا لێ باردەکردن. ئەوجار تەحەموڵ و بەرگەیەکی زۆری گەرما زۆرێکی برسیەتی و زۆرێکی تینوێتیان دەکرد و لەگەڵ ئەو هەموو تایبەتمەندیانەی دیکەی کە هەنا ئەفەلا یەنظوڕونە ئەو بۆچی تەماشا ناکەن یعنی بەنیەتی ئەوەی کە لێی ورد ببنەوە و سەرنجی بدەن ئیلە الئیبلی لە وشتر کەیفە خولیقەت کە چۆن دروست کراوە. وشترێکی گەورەی زەبەلاح بە منداڵێکی کچکەی بێدەسەڵات یەخ دەبێ دێتە سەر عەرزی بە سەر ملیدا پشتی دەکەوێت و کەی حەزی لێ و بۆی دێتەوە عەرز. وإلى السماء وبوتي سير آسمان ناكن كيف رفعت
کە چۆن بەسەر سەریانەوە بەرز کراوەتەوە بەبێ دیوار و بەبێ کۆڵەکە وإلى السماء بۆچی سەیری ئاسمان ناکەن اینجا بیر ناکەنەوە تاخوا ئەو ئاسمانە چێ دروستی کرد و چۆن دروست بوو و بۆچی سەیری ئاسمان ناکەن کە چۆن بەرز کراوەتەوە بەسەریان پاشان دەفەرمێ وإلى الجبال هەروە بۆچی سەیری شاخەکان سەیری کێوەکان ناکەن كيف نصبت کە چۆن خوای گەورە بە زەویدا دایکوتاوە بە زەویدا چەقاندوونی وإلى الجبال وبۆچی وردابنەوە لە شاخەکان كيف نصبت کە چۆن بە زەویدا داکوتراون چەقێنراون بەهۆیەوە زەوی جوڵە ناکات و یان هەست بە جوڵەکەی ناکەین ئێمە وإلى الأرض وهروها بۆچی سەیری زەوی ناکەن كيف سطحت کە خوای گەورە چۆن ڕایخستووە وإلى الأرض بۆچی سەیری زەوی ناکەن كيف سطحت کە چۆن خوای گەورە لە ژێر پێی ئێوەدا ڕایخستووە و ئەو هەموو ڕووەک و خۆراک و سەرچاوەی ژیانی ئینسانەکانی لێوە هێناوەتە دەرێ ئەو جارۆکو لە سوڕەتەکانی دیکە باسمان کرد هەر ئەو ڕووەک و خۆراکانی کە دێنە دەرێ لە زەوی بەردەوام مردن و زیندووبوونەوەیان بەسەردادێ هاجا دەڵێن عەرەب طبعاً بە زۆری لەسەر پشتی وشتری بوون کە لەسەر پشتی وشتری بووی ئەگەر سەر بەرزکەیەوە ئاسمان دەبینی وایە کە سەیری ڕاست و چەپتکەی طبعاً شاخەکانیان دەدی کە سەیری ژێرپەی خۆشیان کردبایە زەویان دەدی یعنی ئەگەر هەر تەنها بیریان لەوەندەی کردبایەوە خوایەک توانی بێتی وشتر بەو هەموو سەرنجڕاکێشیەی دروستکە ئاسمان بەو هەموو گەورەیەی خۆی بە هەواوە بەبێ کۆڵەکە و بەبێ دیوار ڕاگرێ شاخ بەو هەموو زەبەلاحیەی خۆیەوە کە لە دەرێەوە ئەوەی لە ناخی زەویدا هەیە دایکوتێ و زەوی بەو فەڕاحی و فراوانیەی کە هەیەی لە بژر پێتدا ڕایخاو بە کەیفی خۆت بتوانی هاتوچۆی بەسەردا بکەی چۆن ڕێی تێدەسی خوایەک خاوەنی ئەوانە بێ بەڵام گومانت لە دەسەڵاتەکەی هەبێ پێت وابێ خوایەک توانیویەتی ئەوانە دروستکە بەڵام ناتوانێت ئینسان جارێکی دیکە دروست کاتەوە بۆیە دوای ئەوانە خوا دەفەرمێ فەذەکر ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو جار ئامۆژگاریان کرد ئەو قورئانیان وەبیر بێنەوە ئامۆژگاریەکانیان وەبیر بێنەوە بەڵام ئاگادار بە ئینەما ئەنتە مذەکر تۆ تەنها ئاگادارکەرەوە و ترسێنەری هیچ ئیشێکی دیکەت نییت فەذەکر ئامۆژگاریان کە یان ترسێنە قورئانیان وەبیر بێنەوە بەڵام ئینەما بێگومان تەنها و تەنها ئەنتە تۆ مذەکر تەنها ئامۆژگاریکاری تەنها ئیشت وەبیر خستنەوەیە تەنها ئیشت یاد خستنەوەیانە لەستە عەلەیهیم نییە لەسەر تۆ نییە بیموسەیتر کە زاڵبی بەسەر دڵیاندا بە زۆری ئیمان بخێ دڵیانەوە و دڵیان کۆنتڕۆڵکەی و دڵیان ئیمانی تێدا قایم کەی ئەوە ئیشی تۆ نییە ئیشی خوای پەروەردگارە لەستە عەلەیهیم بیموسەیتر تۆ بەسەر ئەوانەوە هیچ دەسەڵاتێکت نییە بەسەر ئەوانەوە یعنی بەسەر دڵیانەوە هیچ دەسەڵاتێکت نییە چونکە ئیمان دەبێ چێتە دڵ زۆر جار دەتوانی بە تۆ بزی نوێژێ بە کەسێکی بکەی ڕۆژی بە کەسێکی بگریت بە تۆ بزی زەکاتی لێ بستێنی وایە بەڵام ئیمان دەبێت لە دڵەوە سەرچاوە بگرێت دڵیش جگە لەخوا کەس دەسەڵاتی نییە بەسەریدا بۆیە ئێمە تەنها ئیشمان گەیاندنی ئامۆژگاریەکانە بە گوێی ئینسانەکان و خستنە دڵ و بردنە ناو دڵ و جێگیرکردن لە ناو دڵدا ئیشی خوای پەروەردگارە لەستە عەلەیهیم تۆ بەسەر ئەوانەوە دەسەڵاتدار نی دەسەڵاتت بەسەر دڵی ئەواندا نییە ئەجا خوا دەفەرمێ ئیلا من تەوەلا وەکەفەر بەڵام ئەو کەسەی کە تەوەلا پشت هەڵدەکات لە ئامۆژگاریەکان و وەکەفەر بێ باوەڕ دەبێ ئیلا من تەوەلا بەڵام ئەو کەسەی کە پشت هەڵدەکات لە ئامۆژگاریەکان وەکەفەر بێ باوەڕ دەبێ ئەوە فەیعەذیبه الله سزای دەدا خوا بە العەذاب الئەکبەر بە سزای هەرە گەورە سزادانەکەشی ئیشی تۆ نییە نە ئیمان خستنە دڵ ئیشی تۆیە نە محاسبە و لێپرسینەوە ئیشی تۆیە فەیعەذیبه سزای دەدا ئەو کەسە خوا بە العەذاب الئەکبەر بە سزای هەرە گەورە مەبەستی سزای قیامەتە چونکە لە دنیادا خوای گەورە زۆر جار ئینسانی بێباوەڕ بە قات و قڕی و بە گرانی و بە مردن و بە کوشتن و بە دیلبوون
سزا دەدرێ بەڵام سزای دنیا لە جیاکە قیامەتێنە ئەو جا دەفەرمێ ئینە ئیلەینا بێگومان بۆ لای ئێمەیە یا بەهۆم گەڕانەوەیان ئینە ئیلەینا بێگومان بۆ لای ئێمەیە بە تەنها گەڕانەوە و سەرنجامیان ثم پاشان ئینە عەلەینا بە بێگومانی هەر لەسەر ئێمەیە لێپرسینەوەیە لەسەر هیچ تۆ و لەسەر هیچ کەسێکی دیکەش نییە ئینە ئیلەینا بێگومان بۆ لای ئێمەیە ئیا گەڕانەوە و ثم پاشان ئینە عەلەینا بە بێگومانی لەسەر ئێمەیە لەسەر خۆمان واجبمان کردووە حیسابەهم کە لێپرسینەوەیان لەگەڵدا بکەین. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه